خۆزگە منیش وەک پەپولە گشت تەمەنم وەرزێک بووایە دوور لە خەم و تاڵی ژیان تەنها گوڵم بناسیایە. کەریم کابان ئەو هونەرمەندە بەرزەی کورد کە شەڕی چۆنیەتی کرد نەک چەندیەتی، شەڕی مانەوەی کرد نەک سیمە، شەڕی ناوەڕۆکی کرد نەک ڕووکەش. ئەو بە چەندێتی گۆرانیەکانی چۆنیەتیەکی گەورەی خوڵقاند. فێری کردین بەهای شتەکان بە ژمارەی زۆر نییە. مرۆڤ دەتوانێت بەردەوام بە دوای دانسقەیەوە بێت و هیچ کات بۆ سیما ناوەڕۆک نەکاتە قوربانی. ساڵی 1927 لە گەڕەکی شێخانی شاری سلێمانی عەبدولکەریم جەلال محەممەد عەزیز کابان ناسراو بە کەریم کابان لەدایک بوو. لەقەبی کابان بە ناوی ئەو بنەماڵەیەوە دەگەڕێتەوە بۆ میهرەبانی و خانەدانی و دەستپوخت و لێهاتووی و لێوەشاوەی دایە گەورەی بنەماڵەکەیان. ئەو کات پێی وتراوە کابان. دواتر ئەوە وەک لەقەب دەچێتە سەر ناوی خانەوادەکەیان. گەرچی مامۆستا کەریم کابان لە حوجرەوە دەست پێدەکا و هەر لە منداڵیەوە بەهۆی باوکی و کۆڕی زیکر و دەف گوێچکەی بە شیعر و ئاواز کەوت، بەڵام دواتر ڕێچکەیەکی تایبەت بەخۆی دەگرێت لە گۆرانی. سرودی مەکتەبەکان دەستپێکی دەرکەوتنی دەنگی مامۆستا کەریم کابان بوو. ئینگلیزەکان لە سەرای سلێمانی ئێزگەیەکیاندانە لە چلەکانی سەدەی ڕابردوو. لەو ئێزگەیەوە هەواڵە جیهانیەکانیان دەگواستەوە بۆ خەڵکو و تەنانەت ژمارەیەکی زۆری خەڵکی سلێمانی بۆ هەواڵ ڕوویان لە سەرا دەکرد و گوێیان دەگرت. پاشان چەند دەنگبەرێک دانرا بۆ ئاراستەی ئەو چەند گەڕەکەی کە هەبوون. کابان لەو کاتەدا گۆرانی یەک تۆمار دەکات. ساڵی 1945 دەبێتە بەڕێوەبەری بەشی کوردی رادیۆی بەغداد. لەو کاتەوە مامۆستا کەریم دەست دەکات بە تۆمارکردنی گۆرانی و هەر لەو ساڵانەشدا چەندان هونەرمەندی مەزن دەناسێت. کەریم کابان سەرباری ئەوەی کە گۆرانی دەوت و بەشێک لە ئاوازەکانی بۆ خۆی دایدەنان، بەڵام لە پاڵەوەشدا ئاوازی داناوە بۆ هونەرمەندانی تر، لە نمونە قادر کابانی برای و هونەرمەند عوسمان عەلی. بەپێی سەرچاوەکان هونەرمەند قادر کابانی برای مامۆستای کەریم کابان بەهۆی دژایەتیکردنی بەعس ڕۆژێک دەڕفێنرێت و پاشان بەپێی هەندێک سەرچاوە بازدەوە کراوە کە ساڵی 1983 لە سێدارە دراوە، بەڵام شوێنی گۆڕەکەی بەنا دیاری مایەوە. مامۆستا کەریم کابان ساڵی 1974 هەردوو گۆرانی یاران وەسیەتم و هاوکات گۆرانی شەو تۆمار دەکا و دەنگدانەوەیەکی گەورەیان لەناو گوێگرانی کورددا هەبوو. کەریم کابان لە پەیوەست بە ئاواز و گۆرانی لە چاوپێکەوتنێکدا دەڵێت دانانی ئاواز و گۆرانی بەرپرسیاریەتیەکی گەورەیە، چونکە ئەمە نوێنەرایەتی هونەری میلەتێک دەکات. کەریم کابان بەهۆی بارودۆخی تەندروستی ماوەیەک داخڵی نەخۆشخانە دەکرێت. هەرچەندە خۆی خەیاڵی بوو گۆرانی خەزان بخاتە سەر خەرمانی کارەکانی، بەڵام تەمەن ڕێگەی نەدا وەک گۆرانیەکەی خۆی کە دەیوت ئەی تەمەنی پڕاسرینم ئەڕۆی ئاوەڕ نادەیتەوە، لەگەڵ هەموو هەنگاوێکتە لە عومری من ئەسڕیتەوە. تەمەن ڕێگەی پێنەدا و خەزانی هاتەدی، بەڵام لە شوێن گۆرانیەکە مامۆستا کابان خۆی هەڵوەری. Gishama